لە ماوەکانی پێشوو سێ لیژنەی لاوەکیمان دروست کرد بۆ ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان کۆی گشتی ناوچە جیاوازەکان لە زاخۆ تاک و کفری لیژنەکانمان بۆ کاری ئاوەدانکردنەوە بە تایبەت لەسەر دوو سێکتەر سێکتەری ڕێگاوبانەکان و سێکتەری نیشتەجێبوون لە بواری ئاوەدانکردنەوە بەداخەوە یەکێک لە دوای گەڕان و بە دواداچوونێکی وردی لیژنەکان گەشتینە ئەو بڕوایی کە ڕێگاوبانەکانمان بە دۆخێکی زۆر خراپە تێپەڕێ بەداخەوە ڕۆژانە خەڵکە بێتە قوربانی جۆرا و جۆر تازەترین ڕوودا ئەو بوو کە لە نێوان دوکان ڕانیە حاجی ئەوە بڵێ ڕوویدا کە سێ کەس دوای چەند سەعاتێک ئەسڵ تەرمەکانیان ناسرایەوە ئەمە بۆ خۆی جێگەی هەڵوێستە وەرگردنە بۆ لیژنەکەمان و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوە کۆمەڵێک دەرەچە ببینەوە چۆن ئەم گرفتانە چارەسەر بکرێت هەر بۆ خۆی بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە یان بڵین حکوومەت 425 ڕۆژە لەم پەرلەمانە متمانەی وەرگردووە لە بەرمەبنای بە دواداچوونەکانمان لە ماوەی ئەم 425 ڕۆژە بڕواتان هەبێت 425 بلۆکی بەسەر یەکەوە نەناوە بە مەبەستی ئاوەدانکردنەوە لە هەر شار و شارۆچکەیەک بێت لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە ڕەنگە 425 مەتری قیرتاوکردن یا ئاوەدانکردنەوەی ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان لەسەر دەستی بەڕێزیان بڕیارێک دەرنەچوو بێت بۆی کە خەڵک لەم مەرگە ساتە ڕزگاری بێ ئەوەی کە باسمان کرد ڕۆژانە دایان قەزی ڕۆدا ئەمانە هەندێک لەو گرفتانن کە لە هەرێمی کوردستان کۆی گشتی پرۆژەکانی ئاوەدانکردنەوەی ڕێگاوبانەکان 185 بەسەرەوە ڕاگیراوە ئەو 115شی ئەگە بەنسبە بیڵین ئەوانەی کە ئێستا کارەکەن ئەو خەڵکانن کە مەقاولن لەگەڵ بۆ حکوومەت کاریان کردووە بەڵێن دەرایەتیان بۆ حکوومەت کردووە زۆربەیان ئێستا لەسەر بودجەی خۆیان ئیشەکانیان ڕانەگردووە ڕەنگە هەندێکیان لەبەر ئەوەی بێ سومعەی دارایی خۆی بوو بێت کە هەوڵی داوە قەرز بکە هەر شتێک بکە بۆی کە کار و چالاکیەکانیان بۆ ئاوەدانکردنەوەی ڕێگاوبانەکان ڕانەگیرێ بەداخەوە من بۆ خۆم بڕوام وایە ڕەنگە ئێوەش و بەڕێزان لە لیژنەکەش هەمان بڕوایان هەبێ یعنی ئەگەر حکوومەت یان وەزیرە بەڕێزەکان یان سەرۆکی وەزارەتی ئاوەدانکردنەوە یان بڵێ وەزیری ئاوەدانکردنەوە لە هەرێمی کوردستان پێم وایە ڕەنگە لە نێوان شار و شارۆچکەکان کە هاتوچۆکان ڕەنگە بە ئۆتۆمبیل هات چۆنەکە بۆیە ئەو هەموو کێشە و گیر و گرفتە نەبینێ نازانم ڕەنگە بەستەکەی ئەو قیتارە بەهاتچۆ بکەن کە لە سەرەتای دەست بەکاربوونی لە وەزارەتەکەی ئاماژەی پێدا کە هەوڵەدەن شار و شارۆچکەکان پارێزگاکان بە بەسکەی قیتار بەیەکە ببەستنەوە ئەگەر بڕیارە شتێکی وا هەیە ئێمە نایبینین نایزانین بۆمان ڕوون کاتەوە کە هاتچۆکان بە قیتارەکەی بۆیە نازان ڕێگاوبانەکان چی ئەگوزارێ بەداخەوە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە پەیوەندی بە تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە یعنی لە نێوان شارێک بۆ شارێکی تر ئەڕوا دەستی لەسەر سنگی بێخوایە کارەساتێکم بەسەرانەیە ئەمە لە بواری ڕێگاوبانەکان دیسانەوە ئاوەدانکردنەوە لە بواری نیشتەجێبوون لە ساڵی 2012 9148 یەکەی نیشتەجێبوون کە وەزارەتی ئاوەدانکردنەوە حکوومەت دروستی بکە بڕیاری لەسەر دراوە ئێستا 9148 یەکەکە تەواو بووە هەر یەکێک ئەمە تەبعاً لە کۆی گشتی شار و شارۆچکە و قەزاکان ئەو یەکانە تەواو بووە بۆ خەڵکی کرێنشین و کەم دەرامەت بەڵام ئێستا ڕەنگە هەر یەکێک لە یەکەکان 105 یا 110 مابێ بۆی تەواو بکرێ هاوڵاتیان بتوانن سوودی لێ ببینن سەرباری ئەوەی کە تەکلیفێکی زۆری لەسەر حکوومەت کردووە کاتی خۆی کە و بڕیارە دەرکردو و کابینە یەک لە پاشیەکەکان هەوڵیان داوە تەواویکەن ئێستا ئەو بینایانە ئەو یەکانە هەمووی کەوتووە یعنی ڕەنگە بۆ شتی خراپیش بەکاربێ هەمووی چۆڵە یعنی هەر یەکە ئیداریەکان لە شار و شارۆچکە جیاوازەکان بەس فریای ئەوە کەون پاسەوانی بکەن پەنجەرەکانی دەرگاکانی زەرەری پێنەگەیەنرێت نەبرێت بەداخەوە ینی ئەم ڕاستی ئەڵین بۆیە پێویست بوو لەسەر وەزارەتی ئاوەدانکردنەوە ئێمە یەک دوو پێشنیارمان لە لیژنەکە بە کۆی دەنگ ناردووە بۆ حکوومەت و بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە هەوڵ بدەن بە زووترین کات لەگەڵ کۆمپانیەکانی وەبەرهێنان دەرەچەیەک ڕێگەچارێک ببینینەوە بۆ ئەوەی کە هیچ نەبێ ئەو بینایانە ئەو مەسروفەی کە تیا کراوە بە زایەنە ڕوا لەگەڵ ئەوەشدا خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیانی کەم دەرامەت و هەژار سوودی لێ ببینن
یعنی 9000 و ئەوەندەیەکە ئەبێ وابیر بکەیتەوە 9000 خێزان لە کرێنشینی لە کەم دەرامەتی ڕزگارەکەی بۆی کە بچێت لە یەکەیەکی نیشتە جێبوونە بحەسێتەوە لەگەڵ ماڵ و مناڵی خۆی کە سوکاری. ئەمە هەندێک لەو گرفتانەیە کە ڕەنگە بەشێکی کەممان ئێستا خسبێتە ڕوو لەو گرفتانی لەبەرەوەی ئێمە لیژنەکانمان بە وردی کاریان لەسەرەوە کردووە بۆی بتوانن بە دوواداچوونەکان بە شێوەیەکی پۆخت. پێشنیارێکی ترمان پێیان داوە ئەو یەکانەی کە دروست کراوە حکومەت خۆی بە هەر شێوازێک میکانیزمی قەرزی بۆ ئەکا لەگەڵ وەبەرێنەکان ڕێکەکەوێ بۆی کە ئەو یەکانە لەو قەیرانە ڕزگار بکرێت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەواوی بینەران.